مەرزنی نووسەر و هونەرمەندانی کورد با ڕووداوی هاتوچۆ لە کارزان و هاوڕێکانیەوە تا هێمن قەرەداخی. ڕۆژنامە نووسەر کاوە شێخ عەبدوڵڵا لەو بارەیەوە نووسیبێتی و دەڵێت لە 50 ساڵی ڕابردوودا تا ئەمڕۆ زیاتر لە 10 هونەرمەند و شاعیر و نووسەری کورد با ڕووداوی هاتوچۆ کۆچی دواییان کردووە. بەشی زۆری ڕووداوانە پێکدادان بوون یان بوون بەژێر سیارەوە. بەرەبەیانی حەبەی نیسانی 1978 با مەبەستی بەژاریکردن لە فستیڤاڵێکی هونەری لە شاری هەولێر تیپی مۆسیقای منداڵانی سلێمانی بە 5 پاس دەرچوون بەرەو ئەو شارە. بەڵام لە نزیک شاری کەرکووک بار هەڵگرێک خۆی دەکێشێ بەیەکێک لەو پاسانەدا لە ئەنجامدا کارزان و فەرمان و ڕێبوار وازات کە 4 منداڵی مۆسیقاژەنی تیپەکان گیان لەدەست دەدەن. کارزان و هاوڕەکانی چاوەڕێی داهاتوویەکی گەشتیان لێ دەکرا لە بواری مۆسیقادا بۆ ئەم ڕووداوە بە یەکێک لە کارەساتەکانی هونەری کوردی دادەنرێت. ڕۆژی 1970 هونەرمەندی گۆرانی بێژ قادر زیرەک لەگەڵ چەند هاوڕێکی خۆی لە گەڕانەوەیان لە گەشتێک لە بێخاڵ و گەلی عەلیبەک بەرەو هەولێر لە ڕێگەی خەلیفان هەریر ئۆتۆمبیلەکان وەردەگەڕێ و قادر زیرەک و هاوڕێیەکی گیان لەدەست دەدەن. قادر زیرەک چەند گۆرانێکی کەمی تۆمار کردوون بەڵام خاوەن دەنگێکی تایبەت و خۆش بوو. بەناوبانگترین گۆرانی لە دوگمەی سینەیە. مانگی ئازاری 2004 هونەرمەندی شێوەکار سەروەت سەوز لە شەقامی سالم لە سلێمانی سیارێک لێیدا و پاشان ڕۆژمانەوەی بەدەم ئازارەوە لە نەخۆشخانە کۆچی دوایی کرد. مانگی ئازاری 2005 نووسەر و مامۆستای زانکۆ ئەکرەم عەنەبی لە کاتی گەڕانەوەی لە هەولێرەوە بۆ هەڵەبجەی شەهید لە ڕێگا تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن و ئەکرەم گیان لەدەست دەدات. مانگی تەمموزی 2007 نووسەر و زمان ناس و مامۆستای زانکۆ دکتۆر ئەوڕەحمانی حاجی مارف لە شاری سلێمانی سیارە لیدا و دوای چند ڕۆژمانەوەی لە نەخۆشخانە کۆچی دوایی کرد. دووەم ڕۆژی مانگی دەی 2008 بێژەری ناسراوی کەناڵی کورسات گۆران عومەر لە کاتی چوونی بۆ شاری هەولێر تووش و ڕووداوی هاتوچۆ دەبن و گۆران گیان لەدەست دەدات. مانگی 5 2013 سینەماکاری لاوی کورد تەها کەریمی لەناو شاری سلێمانی بە ڕووداوی هاتوچۆ کۆچی دوایی کرد و تەرمەکەی لە شاری بانەی ڕۆژهەڵات بە خاک سپێردرا. ڕۆژی 29 شوباتی 2020 پرۆفیسەر دکتۆر محەممەد ڕەوف ئابووری ناس و مامۆستای زانکۆ لەسەر شەقامی 6 متری شاری سلێمانی سیارەیەک لێیدا و بەو هۆیەوە کۆچی دوایی کرد. دوای ڕووداوی ئەم زنجیرە مردنانە نووسەر و شاعیر هێمن قەرەداخیە کە ئێوارەی ڕۆژی 11 2023 لە شاری سلێمانی بەهۆی خۆپێداکێشانی سیارەیە کۆچی دوایی کرد.